بازن لە تۆری بەرنامەکەمانە باس لە جۆرێکی تری نەخۆشیەکەن ئەویش نەخۆشی هەوکردنی مەمک و هەروەها هۆکارەکانی بۆ چێگەڕێتەوە نیشانەکانیشی چۆنەوە لەکێدا ئەم جۆرە نەخۆشیە دەکرێت دروست بێ بۆ من بەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە سەناریا شوانمان کردەوە سپۆڕی نەخۆشیەکانی مەمک دکتۆر بەخێر پێی سپاس بۆ ئامادەبوونە. دکتۆرە خام خێر بن. هەوکردنی مەمک چیە خۆی دکتۆرە؟ هەوکردنی مەمک جۆرێکە لە ئەلتیهاب هەموو جستەی ئینسان بۆی هەیە تووشی هەوکردن ببێ مەمکیشێکێکە لە بەشێکە لە جستە بە هەمان شێوە بە هۆکاری جۆرێک لە بەکتریاوە بۆی هەیە تووشی ئەلتیهاب و هەوکردن ببێ. فەرقی هەیە لەگەڵ گرەیە؟ بێگومان زۆری فەرقا. گرێ بریتیە لە زیادبوونی خانەکانی جستە کە ئەویش بۆی هەیە لە مەمکا دروست ببێ بەڵام هەوکردن لە ڕووی بەکتریایەکەوە ئەلتیهاب دروستە بێ لە خانەکان و لە پێکاتەی بەشێک لە مەمکەکە. ئەم هەوکردنە دکتۆرە سەناریا ینی سەرەکی ترین هۆکارەکان یان چی سبابێک هەیە واکات مەس ئەو هەوکردنە دروست بێ ئەو شانانە تووشی هەوکردن بن. ئێمە هەوکردن بەڕاستی ئەگەر باسی ئەوە بکەین لە بۆی هەیە لە هەموو تەمەنێکا ببینین تەنانەت لە کۆرپای ڕوئەیە ئەو حاڵەتە. کۆرپا بە هۆی بەرزبوونەوەی هۆرمۆنی دایکەکە کە ئەگوازرێتەوە بۆ کۆرپەکە لە چەند ڕۆژی سەرەتاییە هۆکاری یان باڵین ئاسەواری ئەو هۆرمۆنە لە جەستەی کۆرپەکە ئەمێنێتەوانێ. زۆر جار تەنانەت شیریش دروست ئەبێ لە مەمکی کۆرپەکەیە کە بەداخەوە لە ناو کۆمەڵگەی ئێمەیە زۆر جار وایان لێت کە مەسەلەن ئەو شیرە دەرەکەن لە مەمکی مناڵەکە بەڵام ئەمە شتێکی زۆر هەڵەیە نابێت دەستکاری بکرێ ئەو هۆرمۆنە خۆی لە جەستەی مناڵەکە لە جەستەی کۆرپەکە وردە وردەدا ئەبەزێ لە بینی تقریبا دە ڕۆژێک ئەو پەڕەکەی تا دوو هەفتەیەک ئەم ئاساواری هەوکردنە ئەمێنێت و خۆی لە خۆی و نامێنێت. مناڵی با بڵێن کچ و کوڕیش هەر هەمان حاڵەتە. هیچ فەرقێکی نییە بەڵێ چونکە هۆکارەکە ناگەڕێتەوە بۆ جەستەی کۆرپەکە خۆی ئەگەڕێتەوە بۆیکە بڵێ کە ئەو هۆرمۆنە گۆزراوتە بۆ مناڵەکە. دیسانەوە لە تەمەنی هەرزەکاریە کە کچان باڵغە بن و مەمکیان گەشە ئەکا با بڵێن کە دروستە بێ با بڵێن گۆڕانکاریەک لە گۆڕانکاری هۆرمۆناتی جەستیان بەڵێ کە بناغی ممکن دروستە بێ زۆر جار هەوکردنێکی لەگەڵا ئەبێ ئەو کچە لەو تەمەنە هەست بە ئازارێکەکە هەنێجار ئێمە سوربوونەوەیەک ئەبینین تەنها بە چەند ڕۆژێک ئێمە عیلاجێکی بەسیتی ئەینێ هەوکردنەکە نامێنێت و بەدایکە کاڵین مەسەڵەن خۆی دەستکاری نەکات و عەزێتی ناوە هیچ شتێک یعنی هیچ بەرکەوتێکی نەبێ. لە سەرەتای سکپڕیا بۆی هەیە هەوکردنی مەمەکڕوبە لە کاتی شیردانا کە ئەمە زۆرترین حاڵەتە ئێمە لە کاتی شیردانا ئەیبینین هۆکارێکە بۆ دروستبوونی هەوکردنی مەمەک. لە تەمەنی کە ڕێگرێکە لە شیردان کەواتە؟ نەخێر. شیردانی سروشتی هیچ ڕێگریەک نییە هیچ نەخۆشیەک نییە ئێمە بە خانمان بڵین تۆ ئەبێ شیرەکە و ڕابگری بەزەوەی ئەبێ مەسەلەن زوزوو فێریەکەین کە مەساجی بۆ بکە ئەو شیرە دەربکا زوزوو بەعکسەوە تا زیاتر بیە بە مناڵەکە ئەگەری هەوکردنی مەمەک کەمترێک ئەبێتەوانێ. باشە. بەس ئەمە هۆکارەکانی بوونیانی سەبەبە بۆی ئەو حاڵەتە دروست بێت. مەسەلەن وەکو باسم کرد بۆی هەیە ئێمە لە غەیری حاڵاتی شیردان و سکپڕیا لە چەند تەمەنێکی کەشا ئەیبینین بۆ نمونە چەند نەخۆشیێکی درێژخان ئەوانەی کە بۆ نمونە شەکرەیان هەیە یان ئەوانەی کە غودەی تەمەڵیان هەیە یان هەنێ حاڵەتمان هەیە کە هۆکارن بۆ بەرزبوونەوەی هۆرمۆنی شیر یعنی چکە لەو خانمانەی کە شیر ئێن ئێمە حاڵەتی کەمان هەیە کە هۆرمۆنی شیربەرزە بێتەوانێ دیسانم ئەوەش هۆکارێکە بۆ هەوکردنی مەمەک. هەنی حاڵەتمان هەیە کە پێی ئەوترێ ئەلتیهابی درێژخایەن هەوکردنی درێژخایەن کە ئەمە جیاوازە لە هەوکردنە ئاساییەکان چونکە ئەگەر هەوکردنێکی بەکتریای ئەتیادی بێ بە مودەی هەفتە دە ڕۆژێک ئەو پەڕەکە تا دوو هەفتە بخانێت و هەوکردنەکە بە چارەسەرکردن نامێنێت. بەڵام حاڵەتی ئیلتیهابی درێژخایەن حاڵەتێکی تایبەتە لە ڕێگەی پشکنینی کە بۆ نمونە ئێمە ئەبێ زەرعی لێوەربگرین چارەسەریان تایبەتترێکە. هەنی حاڵاتی شەرپەنجەمان هەیە کە نیشانەکانی وەکو هەوکردن دەرەچێ بەڵام خۆی هەوکردن نییە کە بە ئینگلیزی پێ ئەوترێ ئینفلامەتری برێست کانسەر. نیشانی ئەم جۆرە شێرپەنجەیە ئاوسانینی مەمکەکەیە سوربوونەوەیە تەنانەت ئەو خانمە هەست بە گەرمیەکیش ئەکا لە مەمکە بۆیە ئێمە هەر حاڵەتێک ئەگەر مەسەلەن هەر هەوکردنێک لە دوو هەفتە زیاتری خایەن ئەبێ پشکنینی کیان بۆ ئەنجام بدەین بۆ نمونە ئێمە یەکسەر لە دوای
سۆنەرەوە ئەتوانین مامۆگرافیان بۆ بکەین لەو حاڵەتانەیە مەسەلەن کلسێک ئەبینین یان تێکچوونێک ئەبینین لە خانەکانە کە ئەویش لە مامۆگرافیەکە دەرەکەوێ لە هەندێک جار پێویستمان بە ئەشعەی ئێمارایە بێ واتە ئەشعەی مۆناتیسی کە بیشی سلمێنین ئەمە حاڵەتی شەرپەنجە پێویستمان بۆ وەرگرتنی زەرعە نمونەیەک لە خانەکان وەرگرین و ئەنێرین بۆ تاقیگە بۆ فەحسی هیستۆپاثۆلۆجی بۆ فەحسی شانەکان باڵین لەو حاڵەتە پێمانەڵێ کە جۆری ئلتیهابەکە چیە ئێمە وەکو باسم کرد لە حاڵەتی ئلتیهابی درێژخانی شا پێویستمان بەم زەرعە بێ پێمانەڵێ جۆری ئلتیهابەکە چیە یان ئەوە تا خانەی شەرپەنجە ئەبینی لە زەرعەکەیە لە هەنی حاڵەتی ئلتیهابی درێژخایەن جۆرێک لە ئلتیهابەکە هۆکارەکەی نەخۆشی سیلە نەخۆشی سیل بۆی هێبیاتە خانەی شێرپەنجە و حاڵەتێک دروستە بێت لە ئلتیهابی درێژخایەن کە ئەم جۆرە ئلتیهابە ئەم جۆری نەخۆشی سیلە بە عیلاجی ئلتیهاباتی ئەتیادی چارەسەر نابێ ئەبێ ئەو نەخۆشە عیلاجی سیل بەکاربێنێ. زۆر باش دکتۆرە ئەکرێ ئلتیهابات یاخود هەڵکردنی مەمووی خۆی ببێتە هۆی دروستبوونی نەخۆشیێکی تر؟ وەکو کە بڵین نەخۆش زۆر جار ئەو پرسیارە ئەکە نابێتە نەخۆشی خراپ نەخێر خۆی نابێتە نەخۆشی خراپ بەڵام ئەگەر چارەسەر نەکرێ مەسەلەن ئەلتیهابێکی ئاسایی بێ ئەگەر درێژخایەنیش نەبێ ئەگەر ئەلتیهابێکی ئاسایی بێ چارەسەر نەکرێ بۆی هەبێ بێ بە دوومەڵ ئەو ئلتیهابە کۆ ئەبێتەوە لە جێگەیەکە کەپسولێک یان با بڵین وەکو تۆکڵێک دروستەکە لە دەوری خۆی و ئەبێتە دوومەڵ چارەسەری دوومەڵیش لە چەند ڕێگەیەکەوە ئەبێت یان ئەو تا ئەمە عیلاجی ئلتیهاباتی ئەینێ عیلاجی ئازاری ئەینێ محاولە ئەکەین ئەو ئلتیهابە لە ژێر سۆنەرە سرنجێکی پیا بکەین و سەحبی بکەین و ئلتیهابە ڕاکێشرێ بەڵام لە هەنێ جارە ئەو ئلتیهابە زۆر خەستە بێتەوانێ ئەو پرۆسی ڕاکێشانی ئلتیهابەت لەوانەیە زۆر زەحمەت بێ بۆی پێویستەکە بە نەشتەرگەری نەشتەرێکی لێ ئەیرێت طبعاً بە بەنجی مۆزعی بیان بە بەنجی عام بێ نەشتەرێکی لێ ئەیرێتەوە و ئلتیهابەی ناوەی پا ئەکرێتەوانێ و بە نەخۆشەکە ئەوترێکە ڕۆژانە ئەمە ئەبێتە داوی بکرێت. زۆر باشە دکتۆر تا چەند پەیوەندی هەیە بە خواردنەوە بە جۆری خواردنەوە هیچ خواردنێکی بڵێ بێتەوەی دروستکردنی هەوکردن لەو خانمەدا؟ خواردنێکی سەرەکی نیە یان هۆکارێکی سەرەکی نیە بڵین ئێمە بە هۆکاری خواردنەوە بێ بەس عادەتەن ئێمە چ ئەوانەی شیر ئەیان چ ئەوانەی مەسەلەن نەخۆشی درێژخایەنیان هەیە کە باسم کردن مەسەلەن نەخۆشیەکانی شەکرە و ئەوانە تا نەخۆشەکەیان تا ئەو خانمە خواردنی تەندروست بێ مەسەلەن لە کاتی شیرانە زۆر گرنگی با بە خواردنی سەوزە و میوە و ئەو خواردانەی کە دژە ئۆکسانی تایە بڕێکی باش لە ئاو بخواتەوانێ چونکە عادەتەن لە کاتی شیرانە تۆزێ ئەو خانمە بۆی هەیە بڕی ئاو لە لەشیا کەم بێتەوە بۆیە ئاو خواردن زۆر گرنگە لە کاتی شیرانە ئەو خانمانەی کە مەسەلەن نەخۆشی درێژخایەنیان هەیە ئەبێ کۆنتترۆڵی نەخۆشیەکەیان بکەن پارێزی بکەن بۆ ئەو خواردانەی کە مەسەن ئەوەی کە نەخۆشی شەکری هەیە ئەبێ ڕێژەی شەکر زۆر کەم کاتەوانێ زیاتر گرنگی با بە خواردنی سەوزە و میوە و ئەو بابەتانە. دکتۆرە سەناریا گەرچی خۆشبەختانە وشیاری تەندروستی بەتابێت لای کۆمەڵێک لە نەخۆشیەکانی خانمان زۆر بووە بەڵام ڕەنگەسە هەزاران خانم هەبن تووشی گرفتێک بوو بن شەرمە ترسە نەزانینە ڕەنگە نەزانن چارەسەری بکەن وەگرێ سەر کێشێ بۆ شتی تر یان ئەگەر چارەسەر نەکرێت کەسێک ێستا گوێ لە بەڕێز دەکرێت خانمێک یان وابزان بێ پیاوانیش ئەم حاڵەتەمان هەیە دوای بینێ سەری نیشانەکانی هەوکردنی مەمکچین یانی ئەگەر ئەم هەوکردنێکی یاسایی بێ بۆی تووشی شتی تر نەبێت بیناسێتەوە بۆ نمونە من لە ماڵەوە هەو حاڵەتەمەیە خوشکەکەم دایکم خێزانم هەر کەسێکی تر حاڵەتێک لەو حاڵەتی هەیە ینی سەرێکی ترین یاخود دیارترین نیشانەکانی هەوکردنی مەمەکچین خۆی چەند نیشانەیەکی هەیە مەسەلەن گرنگترین نیشانە ئازارێکی بەردەوام بە تایبەتی لە خودی سینەی با بڵێنە و کەسینە بەڵێ لە یەک مەمکاڕوئایە چونکە مەسەلەن ئێمە ئازاری کەمان هەیە لە هەردوو مەمکاڕوئایە ئازاری هەوکردن لە یەک مەمکاوە بە تایبەتی لە یەک بەشە ینی بەشێکی تایبەت ئازارێکی زۆری هەیە کە تەنانەت لەوانەیە ئەگەر حەبی ئازارشکێنیش بخوا لە سەیاسە ئەو ئازاری کەم نەبێتەوانێ بۆی هەیە مەسەلەن سووربوونەوە ڕووبا لەو جێگانی پێستی مەمکە کە سوور بێتەوە ڕقبوونێک ڕووبدات یان مەسەلەن خۆی هەستی پێ بکە ئەستوربوونێک ڕوئایە لە پێستەکەیە لە هەنێ حاڵەتە مەسەلەن لە غەیری حاڵەتی ئەوانەی کە شیر ئێن بۆی هەیە دەردراوێک لە گۆی مەمکەکەەوە بێتە دەرەوە بە تایبەتی ڕەنی ئەو دەردراوە زەردێکی خستە هەنێجار نەخۆشەکە هەستی پێ ئەکە ئەڵێ لینجە بە ئازارەوە ئەبێت ئەو دەردراوە کەیەتە دەرەوە لە هەنی حاڵەتا بە تایبەتی ئەوانەی کە مەسەلەن زۆر بمێنێتەوانێت
کە باسم کرد لەوانەیە ببێ بە دوومەڵ خۆی هەز بەڕقەیەکە ئەکا زەر دەبێ سەری با بڵین دوومەڵەکە ئەگەر نزیک بێ لە پێستەکەەوە زەر دەبێ لە هەنی حاڵەتیشا ئازارێکی زۆر لە ژێرباخەڵیانە ئەبێ چونکە بۆی هەیە لەمفەکانی ژێرباخەڵیان ئیلتیهاب بکە خۆی لەوانەیە هەز بە ئازارێ بکەن لەوانەیە هەز بەڕقەیەک بکە کە ئەویش لەمفەکەی ژێرباخەڵەتی کە ئیلتیهابی کردووە دوومەڵەکە هەر لەو شوێنە دروستە بێت کە بەڵێن سەرەتا سوور بۆتەوە پێستەکەی سوور بوو. چونکەوتم ئەگەر ئێمە هەوکردن ئیلتیهابەکە لە بەشی خانەکانی مەمکەیان ئەوە تا لە دەوروبەری بۆریە شیردەرەکایە بەڵام ئەگەر ببێتە دوومەڵ ئەو ئیلتیهابە کۆ ئەبێتەوانێ و تۆکڵک لە دەوری خۆیان دروست دەکات. دکتۆرە ئاماژەت بەوە کرد کە ئەماکرێ لە پیاوانی شارڕوودا ئەوە چۆنە؟ لە پیاوانە تەمان زۆر کەمترێکە بە تایبەتی هەموو نەخۆشیەکانی مەمک لە پیاوانە زۆر کەمترێکە بەڵام بە ڕێژەیەکی کەم هەمانە بە تایبەتی ئەو پیاوانەی کە مەسەلەن لە ڕووی جەستەییەوە جۆری پیشەکان و ئەکا کە مەسەلەن شتی زۆر قورس هەڵەگرن یان مەسەلەن زەبری شتێکی بەرکەوتووە بۆی هەیە ئەوانش تووشی هەوکردن ببن تەنانەت لە حاڵەتە ئێمە بینیمانە لە هەنی حاڵەتە دەردراویش لە گۆی مەمکانەوەیەتە دەرەوانێ ئەگەر ئاوێکی ڕوون بێ یان زەرداوێ بێ یان هەنەجار خوێنیشی لەگەڵا بووە بۆیە حاڵەتی گۆڕانکاری لە مەمکی پیاوانە زۆر کەمە بۆیە دائیمەن ئێمە ئەڵین هەر پیاوێکی بەڕێز هەست بە گۆڕانکارێکی زۆر سەرەتاییش بکە نابێ هیچ ئێهمالی بکە لەوانێ هەر تەنانەت ئیلتیهابێکی زۆر بەسیط بێ هەوکردنێ بێ بە چارەسەرێکی یەک هەفتە چارەسەر ببێ بەڵام لە هەنی حاڵەتە مەسەلەن ئێمە بینیمانە ئەو وایزانەوە شتێکی زۆر بەسیتە بەڵام گرێ بۆ بەداخەوە هەنێ جار گرەی شێرپەنجەشمان بینیوە لە پیاوانە. باس لە گرێ شێرپەنجە کرد نیشانەکانی ئەمت باس کە زۆر بە جوانی سەمن لەبەر من شڵابی نەرانیش سوودی وەرگرن جیاوازی چییە بڕەنگە کەسێک بترسێ بەتایبەت ئەو ماوەیەکە لە هەرێمی کورسان بینیمانە و حاڵەتانە زۆر شێرپەنجەی مەنگ لە خانمانە زیادی کرد بوو چۆن بیناسینەوە جیاوازیەکانی بۆی نیشانەکانی ئەویشمان پێ بڵێ ئاسانتر کەسێک نەترسێ بچێ بۆ چارەسەریا هۆت ئەو نەت لە ڕووی دەرونیەوە تێک نەشکێت. نیشانەی شێرپەنجەی مەمک یەکەمین و سەرەکی ترین نیشانە گرێ. گرێش طبعاً چەند جۆرێک لە گرێمان هەیە بەڵام گرێی شێرپەنجە ئێمە ئەتوانین بە ئاسانی جایکەینەوە لە گرەی پاکیان گرەی ئاسایی گرەی شێرپەنجە کە ئێمە خۆمان پشکنینی بۆ ئەکەنیان خانمەکە خۆی کە هەستی پێکرد و پشکنینی بۆ خۆی کرد لە ماڵەوە گرەی شێرپەنجە بە ئاسانی ناجوڵێتەوە لە ژێر دەستا کە خۆی هەستی پێەکە بەڵام ئەو گریانەی کە پاکن کە ئاساین ئەو خانمە زۆر بە ئاسانی هەستی پێکە و هەڵماتێک لە ژێر دەستی ئەجوڵێتەوانێ چونکە گرەی شێرپەنجە بە کوردیەکەی خۆمانەڵێن ڕەگی داکوتیوە ناجوڵێتەوە بە ئاسانی نیشانەیەکی کە مەسەلەن بۆی هەیە ئەستوربوونێک لە پێستی مەمکەکە ڕووبا بەڵام ئەم ئەستوربوونە جیاوازە لەگەڵ ئەستوربوونی لە یەک شوێنانیەکرێ هەمووی بگرێتەوە وەڵی زیاتر شوێنی گرێکە ئەو حاڵەتی تیاڕوئەیە بەڵام لە هەوکردنەکە گرێمان نییە لە هەوکردنەکە وەکو باسم کرد ئەگەر بمێنێتەوە کو حاڵەتێکی دوومەڵی لێبێت هەست بە ڕقیەک ئەکا لەو بەشەیە لە هەنی حاڵەتە ئێمە گۆڕانکاریمان هەیە لە گۆی مەمکە لە حاڵاتی شێرپەنجەیە بۆ نمونە مەسەلەن وشک بوونەوەی گۆی مەمکەکە هەرچەنە ئێمە لە حاڵاتی ئیلتیهابە بۆی هەیە گۆڕانکاری لە گۆی مەمکەکە شاڕووبە حاڵاتی شیردان بە تایبەتی مەسەلەن شەقبوونێک ڕوئە لە گۆی مەمکەکە یان سووربوونەوەیەک خوراننێک یان مەسەلەن بەشێکی گۆی مەمکەکە ئیتر بەتایبەت ئەگەر مناڵەکە گەورەتر ببێ مناڵ بۆی هەیە گاز لە گۆی مەمکەکە بگرێت و عەزێتی بات بەڵام لە حاڵاتی شێرپەنجەیە ئەستوربوونێک ڕوئە لە گۆی مەمکەکە بۆی هەیە مەسەلەن وەکو باسم کرد وشک بوونەوەیەک ڕووبات چوون بەناوەوەی گۆی مەمکەکەیە دەردراوی کە لە حاڵەتی شێرپەنجەیە ئەیبینین جیاوازە وەکو باسم کرد لە حاڵاتی هەوکردنا زۆربەی کات ئێمە ڕەنێکی زەرد ئەبینین لە هەنی حاڵەتی کەمە بۆی هەیە خوێنی لەگەڵا بێ بەڵام لە حاڵەتی شێرپەنجەیە زیاتر خوێن ئەبینین ئێمە یان ئاوێکی ڕوون ئەبینی هەر وەکو ڕەنێکی ئاوی ئەبێت لە حاڵاتی شێرپەنجە مەسەلەن یەکێک لە نیشانەکانی کەش ئازارە بۆی ئێمە دائیمەن ئەڵێن ئەگەر ئازارێک هەبوو بەردەوام بوو بە حەبی ئازارشکێن کەمی نەکردەوە یان لا نەچوو ئەبێ یەکسەر پشکنینی بۆ ئەنجام بدرێ لە هەمان کاتیشا بۆی هەیە ژێرباخەڵ لەمفەگرەکانی بئاوسێت بەڵام لێرەشا جیاوازە وەکو باسم کرد لە حاڵەتی هەوکردنی شابۆی هەیە ئازاری هەیە و دیسانەوە لەمفەگرەکان بە ئاسانی ئەجوڵێتەوە بەڵام قەبارەکەی لە حاڵاتی شێرپەنجە بۆی هەیە گەورەتر ببێ یان ئەوە تا لەمفەگرەکانیش بە ئاسانی ناجوڵێنەوە لە ژێر باڵا زۆر باشە دکتۆر با بێنە سەر چارەسەرەکان
خانمە کاتێک تووشی ئەو حاڵتە بێت یاخود کەسێک کاتێک تووشی ئەو حاڵتە بێت چۆن پەنابەرێتە بەر چارەسەر باباسی ئەو حاڵەتانە بکەین یەکەم جار کە شیرئێن چکۆکو باسم کرد ئەوانەی کە شیرێن زیاتر بۆیان هەیە تووشی عفو هاوکردنی مەمک ببن. یەکەمیشت بە خانمەکە ئەڵێن کە نەوەستێ لە شیردان بەردەوام بێ لەسەر شیردانی تا شیر با باشترێکە لەبەرەوەی زیاتر مەسەلەن ئەو شیرە بۆ مناڵەکە خراپ نەخێر شیری دایک لەو حاڵەتە بە هیچ جۆرێک پیس نابێت. لەگەڵ ئەوەشا بە خانمەکە ئەڵێن مەسەلەن تۆ پێش ئەوەی بی بە مناڵەکە مەساجێکی بۆ بکە ئەو شیرە بخەرە سەر دەسڕێک سەیری ڕەنەکەی بکە بزانە ئەگەر ڕەنەکەی هیچ شتێک نەچبوو زۆر بە ئاسایی ئەتوانی بی بە مناڵەکە کەواتە بەردەوامبوون لە شیران مەساجکردن زۆر مهمە لەبەرکردنی ستیان چونکە چەند مەمکەکە شۆڕ بێتەوە قورسایی خۆی بۆی هێ ئازارەکە زیابکە و هەوکردنەکە چارەسەرکردنی هەوکردنەکە زەحمەترێکە بێ بۆی ئەبێستیانێکی نەکستیانێکی تۆن ئەبێستیانێکی مریح لەبەرکە لەبەر ئەوەی ئازارەکەشی کەم بێتەوانی و هەوکردنەکەش زووتر چارەسەر ببێ. پاشان ئێمە مەسەلەن دوای ئەوەی ئەم ڕێنمانەمان نابە خانمەکە عیلاجی ئازارشکێنیان ئەینێ لەگەڵیشیا عیلاجی هەوکردنیان ئەینێ دیسانەوە بە خانمەکە ئەڵێن کە مەسەلەن ئەبێ بڕێکی باش ئەو بخواتەوانە لەبەرەوەی تووشی وشکبوونەوەی جەستەیی نەبێت. زۆر باشە بۆ ئەو مناڵانی کە لە کۆرپەی یا تووشیان حاڵتە بن چڕنمەیەک تێ بۆ دایکڵۆکانیگەلەوەی کە هیچ دەستکاریەکی نەکەن تەنانەت چارەسەریشی ناوێت چارەسەری ئیلتیهابات و ئەمانە لەو تەمەنە هیچ پێویستیەک ناکە خۆی بەرەبەرەوەکو باسم کرد لە مودەی هەفتەیەکە بۆ دەڕۆژێک ئەو کاریگەری بەرزبوونەوەی هۆرمۆنی دایکەکە کە لە جەستەی کۆرپەکەیە خۆی بەرەبەرە دا ئەبەزە هەر ئەوەی دایکەکە مەسەلەن وەکو چۆن کۆرپەیەکی ئەتیادی شیری ئاەتی و ئەوانە هیچ دەستکاریەکی نەکرێت و خۆی بەرەبەر ئەنیشێتەوە هەوکردنەکە تۆرە ئێستا لە وەرزێکی گەرمان و خەڵک بەگشتی ئارەقەکاتەوە خانمانیش ئەم حاڵتیان تیا زۆر جۆری ئەو پۆشاکی کە لە بەریەکەوە هەروەها پاگراگرتنی ئەو شوێنە و خۆفێنکردنەوە ئەمانە تا چەنە کاریگەری هەیە لە دوورکەوتنەوە و خۆپارێزی لە توشبوون بە هەوکردنی بەڵێ زۆر گرنگە ئەو پرسیارە لەبەر ئەوەی هەنێ جار خانمان مەسەلەن جلی ژێرەوەیان با بڵێن کە مادەی نایلۆنی تیابێ زیاتر معڕەزن بۆ ئەوەی کە تووشی ئیلتیهابی گۆی مەمکەکە ببێ بەتابەتی ئەگەر تووشی جۆرە فەتریاتێک ببن کە بۆی هەیە ئەمەش ببێتە گۆڕانکاریەک لە گۆی مەمکەکە و ئازار و سووربوونەوە و لە هەنی حاڵەتیشە هەوکردنی مەمەکڕۆیە بۆیە دائیمەن بە خانمان ئەڵێن جلی ژێرەوەیان بابەت ئەو جلانەی کە لەبەرەکەن پێکاتەکەی کودەری بێ یان فانیلەی بێ لۆکەیی بێ زۆر یعنی باشترێکە بۆ ئەوەی تووشی ئەو حاڵەتانە نەبن. وڵات جارێک کاتمان ماوە هاوکاران باس لەوەکەن کاتمان هەیە دکتۆرە سەناریا لە ئەگەری ئەوەی چارەسەر نەکرێ بۆ نمونە خانمێک یان پیاوێک تووشی حاڵەتێکی لەو شێوەی هەوکردن بووە ئەگەر بێت و چارەسەری نەکەی تەنها ئەوەیە ماوەیەک دوو هەفتەیەک تۆ ئازارێکی زۆرت هەیە و بەرەبەرە یا چاگەبی یاوەکو باس دەبێتە دوومەڵ و بێ نەشتەوی بۆ بکەی یان ئەکرێ سەر کێشێ بۆ حاڵەتی تریان نەنا ڕەنگە ئاسایی شتێپەڕ ببێ واگە چارەسەری نەکەین چیمان لێ بەسەرێتە وەکو باسم کرێکەمیشت ئازارەکەی چونکە بە تایبەتی ئەوانەی کە شیر ئێن چونکە مەمکەکە خۆی شیری تایە قورسە بێ ئەم هەوکردنەش کە ڕوئایە ئەوەنەی کە مەسەن لە هەنێ حاڵەتە حتا تەنانەت ناتوانێت ئەو لایی با بە مناڵەکەی یعنی کەواتە دووچاری ئازارێکی زۆر ئەبێت ئەمە چەند بەردەوامە بێ ئازارە وەڵاهی ئەگەر چارەسەر نەکەیەک و باسم کرد زۆر بەردەوامە بێ و تەنانەت لەوانەیە ببێت بە دوومەڵ و ئازارەکەی لەو حاڵەتە زۆر زیاترێکیش ئەبێ جگەلەوەی کە مەسەلەن حتا من باسم کرد بۆی هەیە ئەو جێگەیە گەرم بێت و سوور ببێتەوە بەڵام ئەگەر چارەسەر نەکرێ تەنانەت جەستەی ئافرەتەکە مەسەلەن تایەکی زۆری لێ هەز بە لەرزوتایەکی زۆر ئەکا گۆڕانکاریەک ئەگەر ئێمە پشکنینی خوێنیان بۆ بکەین گۆڕانکاریەک لە پشکنینی خوێنەکە ڕوئایە مەسەلەن ڕێژەی ئیلتیهاب لە جەستیانە زۆر بەرزە بێتەوە لەو حاڵەتانەیە مەسەلەن ئێمە وەکو باسم کرد بە هەفتەیەک یان دەڕۆژێک ئێمە چارەسەرێکی بەسیتی ئیلتیهابات چارەسەری ئیلتیهابات ئەین ئەنتیباتیکیان ئێنێ بەڵام ئەگەر حاڵەتەکە زۆر بێت و مەسەلەن خانمەکە لەرزوتایەکی زۆر بە قەوەتی هەبێ لەوانەیە پێویست کە ئێمە لە ڕێگەی کانۆلا و بە دەرزی عیلاج و تەنانەت هەنی حاڵەت بۆ مەسەن مغەزی و ئەوانەشی پێویست بووە لەبەرەوەی لەرزوتاکەی زۆر بەقەوەت بۆ خانمەکە جگە لە ئازار و جگە لە دوومەڵ مەسەلەن لە هەنی حاڵەتە حەجمی ئەو دوومەڵە زۆر زیاکە لە هەنی حاڵەتە خۆی دوومەڵەکە ئەتەقێت و ئەو پیسە یەتە دەرەوە بەڵام لەو حاڵەتە دیسانەوە ئەبێ پاکردنەوەیکی ڕاکوپێکی بۆ بکرێ پڵیتەی بۆ دائەنرێ خانمەکە ئەبێ ڕێنمایی بکرێت کە ئەمە ڕۆژانە تداوی بۆ بکرێت ئەم حاڵەت لە گەریەوەی
ئێهمال بکرێت بە دڵنیا دوومەڵێکی گەورە دوای شوێنەوارەکەی ئێمێنێتەوە ڕەنگە ناشرین بێ ئەگەر بێت ئەمە پزیشک چارەسەری نەکا هەر بڵێن ڕووکاری دەرەوەی ڕەنگە چاڵە بێت تێگەچێت خۆی جستەی ئینسان زۆر بەهێزە زۆر قایمە خۆی دروست دەکاتەوە ئەو جێگەیە پڕە بێتەوانێ و پێستەکەش تەنانەت دروستە بێتەوانێ بەڵام هەنی حاڵەتی درێژخایەن هەیە بۆی هەیە لە چەند جێگەیەکە یعنی ئێمە باسمان کردوکو دوومەڵێک ڕوئەیە بەڵام حاڵەتی هەوکردنیان ئیلتیهابی درێژخایەن بۆی هەیە لە چەند جێگەیەکەوە ڕووبێت تەنانەت پێستی مەمکەکەش بۆی هەیە ئاوا قاوەی باویان ڕەشباو ببێ شکڵەکەی ناشرینە ئەبێت تەنانەت لە هەنی حاڵەتی ئیلتیهاباتە هەیە بۆنی ئەو ئیلتیهابەش زۆر ناخۆش ئەبێ ئەگەر چارەسەر نەکرێت وەڵا بابەتێک هەبوو ئەمەیان پێوەستە بە پیاوانەوە ڕەنگە توانم بڵێم زیاتر لە چەند هەزار کەسێک هەبێ کە هەمان ئەم حاڵەتی هەبوو بیان ئێستا پرسیار بێ لای بتابەت ئەوانەی کە پێ بڵێن کۆڵبەریەکەن دوو جار حەبلەکە بەسەر سنگیانایەت شین بوونەوەیەک لە بەرەوەی زەختێکی زۆر تۆ کۆڵی لە پشتەوەیە ئێرت ئازاری بەرەکەوێ ئەڵێ زۆر جار مەسەن شین بوونەوەیەکی تاوەکو خیاڵێک وەکو شتێک هاتۆ بکێشی بێ لە شوێنێکە ئازارێکی زۆر دروسە بێ ئەمانە کرێ بڵین ببێتە هۆکار بۆ هۆکردنیان چۆن مامەڵە لەگەڵم حاڵەتانە بکرێت چۆن چارەسەری ئەم حاڵەتە بکرێت کە کەسێک با بڵین لە بەرەوەی پەتێک بەهێزێکەوە تۆ لە شتێکت بە کۆڵتەوە بستووە لەسەر سنگ تا تێپەڕیوە شوێنەوارەکەی دەرەکەوێت ئەمە ئەکرێ بڵین مزعافاتی دوورخایانی هەیە ڕەنگە من ئێستا ئازاری بم بەڵام چەند ساڵێکی تر لە خوارەوە شانەکان تێکچوو بن تووشی حاڵەتی خراپترم بکات گرێ و ئەوانە یەکەمیش دۆکو جانەوە باس کرد ئازاری بۆ دروستە بێ لە هۆکارەکانی هەوکردن لە پیاوانە باسم کرد کار و پیشی ئەو پیاوە زۆر گرنگە کۆڵبەری زۆرمانیان ئەوانی بڵێن حەماڵیەکەن زەختێکی زۆر ئەو مەسەلەن بەبەردەوامی ئەو زەبری بەرئەکەوێیان ئەو قورسایی ئەچێتە سەری بۆی هەیە هەوکردن ڕووبە لەو بەشەیە با بڵین کە ئەو حەبلەی پێوەیە یان ئەو زەبرەی بەرکەوتووە هەوکردنێک ڕوئەیە بەڵام بەبەردەوامی لە شوێنی ئەو زەبرەیە لە هەنی حاڵەتە مەسەلەن گۆڕانکاری لە خانە چەوریەکان ڕوئەیە بۆی هەیە ئەو چەوریانە ڕق ببن بە ئینگلیزی پێ ئەو ترێفات نیکرۆسس ئەمیش بەهۆی زەبرێکی بەردەوامەوە ئەو چەوریانە تێک ئەشکێن خانەکانی یەک ئەگرێت ئەو چەوریانە وەکو تەنانەت هەنێ جارێک و گرەیەکی ژەت ئەکەوێت بەڵام ئێمە کە سۆنەریان بۆ ئەکەین ئەبینین تەنها چەوریە و کۆبۆتەوە لەو جێگەیە زۆر باشە دکتۆرە سەناریا ئێمە هیچمان نەماوە لەگەڵ هاوکارم ئەگەر شتێک گرنگ بوو بێ هەر پێوەست بە هەوکردنی ئەو هەوکردنەوە یا خۆت حاڵەتەوە ئێمە درکمان پێ نەکرد بێ خۆت پێویست کۆتا ڕێنمایی کۆتا پەیام گەر هەت بە بۆ بینەرانمان ڕێنمایان بۆ هەموو خانمان ئەگەر هەر ئازارێکی هەبێ ئازارێکی بەردەوام بێ بە تایبەتی لە یەک مەمکا بێ و ئەگەر لە یەک جێگەی مەمکەکەی هەبێ مەسەلەن ئەگەر حەبی ئازارشکێنی بەکارهێنا و چارەسەر نەبوو پێویستە ئێمالی نەکات نەشەرمکە و نەبشترسێ ئەبێ پشکنین و بەدواداچوونی بۆ بکرێت چونکە بۆی هەیە ئەمە هەوکردن بێ یان دوور بە سەرەتای دروستبوونی گرێک بێ لە هەنێ حاڵەتەک و ئاماژەم کرد هەنێ گرەی شێرپەنجەش هەیە بە شێوەی ئازارێکی بەردەوام دەرەکەوێت زۆر سپاس بە ئامادەبوون و زۆر سپاس دکتۆرە سەناریاشوان سپۆڕی پزیشکی خێزانی و نەخۆشەکانی مەم بەخێر بێت دەستەکان خۆش بێت زۆر سپاس بە ئامادەبوون دەست خۆش دکتۆرە لە عزیزان ناوبڕێکمان هەیە و داتن دەگەڕێنەوە